دەستخۆش خۆشویستان سڵاوتان لەبێ هەموو کاتێکتان باش ئێوارەتان باش خۆشحاڵین لە پرۆگرامێکی نوێی کورتسات مەگەزین لە میوانەیە میوانی ماڵەکانتان بە خۆشحاڵیەوە دەستپێک لەگەڵ مامۆستا برایم و بە ئاوازێکی خۆش دەستپێکی پرۆگرامەکە بوو قسە باسەکەم لەسەر گروپی ڕۆنا و بە نیازی کردنی باڵێن کۆنسرتێک لێرە لە ژێر ناونیشانی کەمانچا ڕەشەبا سلێمانی کە ئەمە ناونیشانی کۆنسرتەکانە و هەمیش قسە باز لەسەر کاری گروپەکە و شێوازی کارکردنی گروپەکە بەڕێز مامۆستا برایم نەقەدیان لەگەڵمە کە میوزیسیانە زۆر بەخێربی سپاس بە ئامادەبوونت سەلامەکەم بە هەمەیە کوردەکانی تەمامی دنیا کوردی سووریە کوردی ئێران کوردی تورکیە کوردی عێراق بەڕاستی پێم خۆشە کە سلیمانی هەرەژیم بە ژیانم خۆشە ئینشاڵە کە این کۆرۆناکە بڕات مردم تۆزی استراحەتی بکەن بەڕاستی هەلاک بوون این ناخۆشیەکە زۆر هەلاک کرد نەبەس سلیمان بەس دنیا را هەلاک کرد ئەو کۆنسرتەکەی بە خاتری ئەوە کردم کە تۆزی مردم تۆزی ئێحساسشان بیگۆرە ئەوەنە خەفەت نابێ هەزم کردم کە تەئسیری بکەم بە ئەو جۆی حاضر کە یەک تۆزی مشکلەی هەیە بە هەموو شتێک هەلا داخل باس نابم بەڵام ئەوادارم کە ئەو ناخۆشی یەکەمە جار ئەس دەکەم ناخۆشیە بڕات دوای هەمیشە چاک هەبێ ئینشاءالله باز کۆنسرتەمە هەیە سینەما سالم بەیانی ساعتی 5 ئێوارە گروپێکی سێ کەسیان ڕۆژهەلات هاتم خانم زارا ڕۆژهەلاتی شەرمینی خانم و مەنا خانم ئەوەنە ئاسفی قانون شەرمی خانم ئاسفی قانون مەنا خانم ئاسفی دەف و دایرە بەڵام یەک تەلەبەم هەیە کە جاران هاتبوو اینجا ساویە این ڕەشەبای قەتی چاکردم خۆم من و ساویە ئاسفیم بەنامە ڕەشەبا کەمانچێ ڕەشەبا سولەیمانیە یعنی ڕەشەبای سولەیمانی خۆم نۆڤانگێ حەز کردم کە یەک مژوەی بێ بە خودی سلیمانی که با کمانچه شیطانی صوتی ڕەشەبا ابداع بکەی ئەوە یەکێ ڕەشەبا حتما با صوتی ئەوە بەشنە بەتوانێت بە مۆسیقاشتی ڕەشەبا ڕە معرفی بکەی من و ساویە بەرنامە ڕەشەبا یعنی یەک 20 دقیقەی تەکنەوازیمان هەیە بێدا ئیمپڕۆڤایزەر یعنی ئەو شتێکی من بزانم ئەو شتی ئاسفە دوای بەرادەرم ریاد محەممەد پشتی گۆرانەبێژێ تەلەبە خۆمە هەم کەمال ئاسفە هەم سۆتیش خۆشە هەم سۆلفێژ و سۆتە ئەوەنە لەگەڵ بن ئیشەکە دوای ئەوەنە خانمە زارا ڕۆژهەلاتی بەڕەمی تقریبا 1 ساعت بەڕەمی خۆی شو جوان بەڕاستی من ئەز نەکەم مەسەل تاریفە گۆرانەبێژەم بکەم بەڵام در شەرق ئەوسات نییە در کورد نییە ئەم سۆت هەتا بەرەبەری مامۆسەکانی گۆڕێ مەسەڵ ئاغای شەجەریان خانم زارا ڕۆژهەلاتی خواندوو ئەڵەن دەنگێکی زۆر خۆشی دەنگی خۆشێ بەڕاستی ما هەز دەکەم کە بناسین هونەر زەرکوتوو بێ هەڵا
به دنگ هر کسی دنگ خوشه، هر کسی ساز آصف خوشه. در هر صورت برنامه باشه، یعنی تدارک برنامه خوشی کردیم انشالله که به دلی بینیران و عزیزکان بید انشالله. هەموویت باس کرد هیچم نەما بێڵم ئەچمە لای پارچێکی تر میوزیک بەس، مادام قوربان شما. دوای ئێمەوە قساکەمەوە لەسەر بۆ ماوسە زۆرم حەز لێ بە چەنێ فێرە بم والا اگه حەزت زۆر بێت زوو فێرە بی، یعنی مشکلت نییە چون علاقەتە ساز بە علاقەت بێ حەز بێت باقی مشکلی نییە. مشکلەی نییە بس سر کاتە، یعنی بە چەند فێرە بی، یعنی بە چەند مدت، یعنی 1 سال 2 سال مەبەستن ئەوەیە. خب جۆزێ مشکلی زۆرە بۆ ئاسفیش بە خاطری پێستە، این پێست بە هەوا تێکێچێ. ئاسپە ئەوەنە زیرەک بێ، ئەوەنە پرۆبە بکە کە هەواشتی ئەواوەکە بکوت هەواپەیما ئەواوا بکێ ئاسمان هەر نەبا بکێ ئەرس، یعنی نەبا نشستی تێ بێ. زۆر سازی قۆرسێ بەڵێ سازی قۆرسێ ئەز دەکەمان خۆشتر.
لەگەڵ تەلەبەکان تا چۆنی سەژەر لەگەڵ فێرکردن و ساویا یەکمی تەلەبێ منێک هەم جۆزە ئاسف هەم کەمان ئێستا خەرێکی ستارشتیا بێ کە پێرش بکەم بەنام بەڕاستی تەلەبەی زۆر مطمئن و ساقف و جارجاری هەیە دەرسەکان ئەلام بکەم ساوی باوەری دەماڵ تەمرێکی جوان ئاسب بێ گۆ ئێتوانم ئێستا بیزەنم گوتم باوەری دەماڵ تەمرین بکێ گۆنا ئێتوانم بژێنم هەر هەموو ببینێت ئاسب یا جۆگرێ ماشاءالله نبوغش زۆر بێ موسیقا یعنی هەر با بزانم کە ژیانش هەر موسیقایە یعنی هەر چی جۆگرێ دەرجا یەک سانێ دو سانێ بیزەنم این ڕەشەباکە زۆر قۆرسە هەرە ئەگەر کاتتان بوو بیاین کۆنسرتمان یعنی یەک موضوعی زۆر جوان ئاسف لەگەڵمان لەگەڵ خۆ من 50 سال ئاسفم باش فێر ئەو 4 سال ئاسف بالە بالە یعنی والا دیگه شاید همچون طلبی من دست نکوه یعنی تا چند سالی که ایش کردم به همه باشن طلبکانی تشتی باشن خراب نیم خواهی کرد مثلا اون خواه ناردو بس به موسیقى یعنی طبیعت و بس موسیقى ڕاستە یعنی از تأثیری هست بێمە سەر کۆنسرتەکە هەڵبژاردننی بەرهەمەکان بەرهەمی کوردەواری و کوردی و فۆلکلۆری کوردین کەوانی کە لەوێ نمایشکردن تایباتش هەیە یە ئیشمان بەنظرم یعنی ئەوون باشەکان کە چاکردم ئەسەن زیرەک ماملێ زۆر بەردەم باسکە موسیقەکانی تۆزی ئێنرژی ساری سادە ئەبنەوە زۆر سەنگین بێ و خەفەتبار بێت تۆزی موسیقەن شادی بێ شادی ئای زاراجان نەمدرا شێرەکانی تازی هەیە بەیانی خۆی گورانبژ ئەخوانێت یعنی بەشی شاد کردم یعنی ئەنرژی هەبێ میلۆدی هە چوار پارچەی کوردستانی یا هەر بەس دو پارچەی کوردستانی ڕۆژێلات و لێرێ هەیە بەس ئەوانە خۆم ئاگاهیم نییە بووم باش گورانی بێش هەبێ من موسیقایان جۆ بگیرم بەسەر و موسیقا وەسەکان خۆم موسیقا بینێرم کە اون تامی اون بەشی کوردستان هەبێ بەێ ئینشاءالله در بەرماهی ئایندە کەیم شد من گروپ من بە نماینده ڕۆژێلات سلیمانی مثلا بەشی تر نماینده سووریە نماینده تورکیە هەر خۆم فەن مامۆستا خۆشبەختانە موسیقا دنیا بەهرە کوردی خۆی چەند بەخشە هەر زەبانش چەند بەخشە بادینی هەیە نەزم سوورانی هەیە خۆی موسیقاکانشنم تایباتی خۆیانە گەریانە گۆڕێت شوێنەکان گۆڕانکاری بەسەر من مەقامەکانی گەڕم بە خۆم ئێساس خۆم بەنام موسیقی بیشتر بەسەری ڕۆژاوا ڕۆژێلات بیشتر بەسەر و موسیقا بیشتر بەسەر این منطقه زۆر باشە کۆنسرتەکە چەند بەرهەم پێشکەشەکرێ بە کۆی گشتی یەکێم باشش من و ساویایم ئیمپۆڤایزەری باشێکم باشی دووەم من و تەلەبەی تازم هەیە کە هەم کەمان ئاسف هەم گورانی بژێ کاکلیات بیشون چەند بەرنامەی پیشکەشەکەن ئەز تارتۆفیق و علی مەردان و ئەوە موسیقاکان بەر باشی کوتایی خاتون زارا بەرنامە باشی تایباتە خۆی یعنی موسیقاکان بەس موسیقایان خۆی و ئەبێ ببینیم تا نەبینیم غەزاوات ناتوانین بکەم کە چوونە من ئەگە بگەم باشە زۆر باشە خۆمگیان گوران بەش خۆ تاریفی گورانە بش خۆیەکە بەڵام با بیان ببینن خوان غەزاوات بکەن ئەبێ مردم خوان غەزاوات من غەزاواتم ئەوکەی کچەکەی بەڕاستی گورانی بێش بەڕاستی باشە من مازم ئەبێ هاتنیەوە هونەرمەندانە لە ڕۆژهەڵاتەوە بۆ ئێرە سازکردنی ئەم جۆرە کۆنسرتانە و ناساندنیان بە هونەرمەندانی ئێرە تا چەند گرنگە بۆ ئێوە کە ئەو کۆنتاکتە هەبێت لە بەینسانە لەنێوە هونەرمەندان هەمە چارپارچە کورد هەر کۆنتاکتم هەبێ ینی هەر بەڕامە بیکەن بەڵام موسیقایکی سلیمانی بەڕاستیانم شاری ڕۆشنبیریە خاتون زارا چەند جار هاتوتە هۆدەر بەڕامە کردو بە سلیمانی کۆنسرتی نەکردو بەڕامی تەلەڤیزیۆنی کردو ولی کۆنسرت نەکرد خیلی نزدیکە نازانم چۆن پێڵێم یعنی فەرقی موسیقای ڕۆژێلات زۆر نزدیکە بە سلیمانی موسیقاکی سلیمان یعنی عربی تعارف بەشی سلیمانی والله بە ئەندازە سەنەدەش من خۆشم بێ بە ئەندازە سەنە یعنی غەریبی ناکەم هیچ بەس تۆزی هۆلەر برم تۆزی غەریبی یەکەم چون کەلتور فەرقە چینە لای پارچەی میوزیکی تر فەرموو قوربان شوم
پیشکشم به تمام کرد دنیا این باشه همایون دقیقا احساس خومه زۆر باش این پیشکشم که همه هدیه کم به سال نو و عزیزان ئەی دەست خۆش دەست و چاوە خۆش بێ زۆر زۆر خۆش بوو زۆر زۆر سپاس بۆ تۆ بۆ کوتاجار سبێنێ لە کوێ و کاژمێر چەند مایشی سینەما ساڵم کاژمێر 5.5 ئێوارە لە سینەما ساڵ کاژمێر 5.5 ئێوارە ئینشاڵڵا تا 8 ئێزارم تاوا نابێت چۆن بەردەبا موسیقا یعنی گورانەکانمان زۆرە
با بزنم یعنی از استاندارد کنسرت درچه یعنی بیان دانشن هر کاتی ازشون گفت که تاو بکیم تاو که ازشان که دیسان بیجنیم آسف براستی ینی کراوێ بله کۆنسرتەکە کێ حەزی تاو یعنی دست به کردش معلومه اما کوتاهیش معلوم نیست کی تاو چون زانم اون خوشکم زاراخان صوتش زور تایبات با بشته با جای گیرید تا از دکم زور تعریف بکم از کم ببینن چون ایش با بینری هبه ببینن چون اخواره و توی تیگن انشالله بتوانیم بعد از این کنسرتی گورمان هیا چند کس قصه کردیم که گروپی گورمان هیا در 15 کس به صوتی زاراخان یک کنسرتی گورمانی صوتش نفسی بلازی ایرانی نفس هایدیه حتما یکی دو کار ایش هایدیم کی زۆر باش بنابراین کنسرت گورمان احتمالاً 4 مانگ دیگه دست به و مثلا 3-4 هزار کس ببینن یعنی جگه باشه که اوانه استفاده بیشتری بکن در این دنگی زۆر باش دەستان خۆش بێ سواس بە بەشداریکردن مامۆستا ئیبراهیم نەقەدیان ببری من کردیم زور تاو نیه زۆر باشە زۆر باش اول بردن همه عزیزانه که کلماتی بجوانی نگوتم چون کردیم زور باش نیه هیچ کێشەی هر نییە. تیه بگن بم کفایته که ئەوە هەر کوردیەکە قسەی پێ دەست خۆش سپاس بە بەشداریکردنت ئەمان جانە کەشێکی خۆش بۆ ئێوە دابی بکەن بچنە ئەو کۆنسرتی کە سازیەکەن کەمانچە ڕەشەبا سلێمانی بە هیوای بەسەربردنی کاتێکی خۆش